ئەو یاسانەی کە تایبەتن بە کاری ڕۆژنامەنووسی لە ئێستا ئابینین کە هەر کەسێک هەڵەستێ توانێت کاری ڕۆژنامەنووسی بکە بۆ لەبەرەوەی سۆشیال میدیا کارێکی کردووە کە هەموو کەسێک لە ماڵەوە توانێت وەکو دەستگایەکی میدیایی سۆشیال میدیاکەی خۆی بەکاربێنێ موبایلەکەی بەکاربێنێ ئەمە چەندین گرفت و کێشەی دروست کردووە ڕەنگە لە هەندێک لایەنەوە سوودی گەیاند بێ و لایەنی خراپیشەیە چۆن هەم لەرێنی هەیە ئەرێنیشیە جا ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو من لە پێشەکی بەرنامەکەشا باسم کرد کە سەرۆکی دادگای تێهەڵچوونی سلێمانی ناوچەی سلێمانی بڕیارێکی دەرکردووە کە دادگای یەکی سلێمانیان تایبەت کردووە بە کەسی ڕۆژنامەنووسان جامە سندیکای ڕۆژنامەنووسان لە قیسلێمانش لای خۆیانەوە بڵاویان کردبەوە ئێمە ئەمانەیە قسە و گفتوگوی زیاتر بکەین لەسەر ئەم بابەتە بزانین کاریگەری ئەم یاسایە چیە بێت و بۆ ئەم دادگایە تایبەت کراوە و بەڕاستی چێنەوەوانەی کە ڕۆژنامەنووس ئینسانە ینی لە ئێستەیە بزانین سندیکای ڕۆژنامەنووسان چۆن هەنگاوەکانی خۆی بەرەو پێش بردووە چۆنەڵی خۆی تازە کردوێتەوە لەوەی کە ئەو کەسانی کە داوای ئەوە ئەمانە هەمووی قسە و باسی زۆری لەسەرەکەین لەگەڵ کاروان ئەنوەر سەرۆکی لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە ئەم بانێ بە خۆشحاڵی و لە ستۆدیۆ لەگەڵمانە ئامادەیە کاروان زۆر بەخێر بێت کاکاروان با یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەم خەڵک گلەیەکی زۆرەکە کە ئەڵێ هەر دەرگا بکەرەوە ڕۆژنامەنووسێک حازرە بەچی ئەوترێ ڕۆژنامەنووس وە چێن ڕۆژنامەنووس لە ئێستەیە ڕۆژنامەنووسی ڕاستەقینە ئێوەن بەینتان باش دوو دەموشاوی جوانی بەیانیانن ڕۆژنامەنووسیش هەیە ڕۆژنامەنووسی پشتی پەردەی شەوە و ڕۆژنامەنووسیش هەیە مایک هەڵگرا ڕاست ئێمە ئەمانەمان هەیە ئێستا لە کوردستانە نزیکی 8500 بۆ 9000 ئەندامی سندیکامان هەیە سەرباری ئەوەش چەند هەزارێک ڕۆژنامەنووس هەن کە ئەندامنی لە سندیکا بەڵام ڕۆژنامەنووس بەپی یاسای کاری ڕۆژنامەنووسی هەر کەسێک لە بڵاوکراوەیەکە لە کەناڵێکە کار بکات و بەردەوام بێت کە کەناڵەکەی مۆڵەتی هەبێ ئەو پێوترێ ڕۆژنامەنووس بەڵام ئایا ئەمانە هەمووی ڕۆژنامەنووسی ڕاستەقینەن بێگومان نەخێر بۆیە ڕۆژنامەنووس ئەو کەسەیە کە کاری ڕۆژنامەنووسی کردو بە پیشەیەک و ڕێزی لێ ئەگرێت و ڕێز لە پرەنسیپەکانی کاری میدیایی ئەگرێت لە چوارچەوەی ئەو یاسا و ڕێسایانی کە لە هەرێمەکەیە یان لە وڵاتەکە یان لە ناوچەکەیە دەست بەکار ئەمە پێناسێکی گشتگیری ڕۆژنامەنووسە و ئەوەشی مایکێکی بەدەستەوە بوو ئەو نابێت بە ڕۆژنامەنووس چونکە ئێستا وەکو تۆ وتت هەر کەسێک لە فەیسبووکی خۆیان ڕۆژنامەنووس هەر کەسێک لە ئەکاونتەکەی خۆیان سەرنووسەرە وێنەگرە میدیاکارە هەڵە بڕا هەموو سنفەکان خۆی بۆ خۆی دووبارەی ئەکاتەوە لە ژانی ڕۆژانی خۆیان بەڵام ئەوانە ڕۆژنامەنووس نین ئەوانە پیانەڵێن سیتیزن جۆرنالیست ینی ئەوە نیە هاوڵاتی ڕۆژنامەنووسی ڕاستەقینە ئەو کەسەیە کە ئەتوانێت بەردەگەورەکانی دنیا ڕۆژنامەنووسی بژوڵێنێ و چارەسەریشی بکات و بێ بە بەشێک لە کۆمەڵگە و لە بنیادنانی ئەو کۆمەڵگەی کە کاری بۆ بکات کاروان پێشۆیسانە دەست بکات بە پرسیارکردن بە پرسیارێکی تر بکەم ئەنجا چینە سەر بابەتی بە تایبەت ئەو بڕیارەی دادگا لە ئێستایا کۆمەڵێک پیج و کۆمەڵێک ئەکاونتی زۆر هەیە کە کاری میدیاییەکەن جگەلەوەی کە چەندین دەستگای میدیاییشمان هەیە کە لە ناو هەرێمی کوردستانە ئەمانە لەلای ئێوە مۆڵەتیان هەیە کاکاروان بۆ کارکردن وەکو سندیکا کۆسار ئێستا کێشەیەکی زۆر گەورە لە ئارایە هەیە کێشەکە چۆنە کەناڵ وەک جاران نییە کە کەناڵێک دروست بکرێت دەستگایەک بێت 150 کەس ئیشی تیا بکە پرەنسیپێکی دیاریکراوی هەبێ بەرنامەی کاری هەبێت سەرۆکی هەبێت ئێستا ئەمەی کە تۆ ئیبینیت کەسێکە گەنجێکە 18 ساڵیشی تاو نەکردو لە ماڵی خۆی دانیشتووە شتێک سەری دەرەچێت لە یوتیوب شتێک سەری دەرەچێت لە تەکنۆلۆژیای هاوچەرخ بۆ خۆی کەناڵێک دروستەکە ئەم کەناڵە هەر خۆی لە خۆی بێ بە کەناڵ بێگومان لە ماوەیەکی کەمان 400 هەزار لایکی بۆ پێیاکە وێ بێ ئەم کەناڵە چۆن کۆنتترۆلی ئەمانە بکەین ئێمە نەمان کردووە و ناشوانین بیکەین و کەسیش ناتوانێت بکە بەڵام هەر کەسێک بی کەناڵەکەی بەڕسمی بناسیێنێ لە هەرێمی کوردستانە ئەبێ مۆڵەتی وێبسایتێک دەربێنێ وێبسایتێک لەسەر ئەو وێبسایتە ئەتوانێت یوتیوبێک و فەیسبوک و تویتەر و هەموو پلاتفۆرمەکان لەسەر ئەو ناوە لەسەر ئەو ئیجازە لەسەر ئەو مۆڵەتە بەمەرجێک بێت خۆی بناسیێنێت کە بڵێ من خاوەنی ئیمتیازم من سەرنووسەرم ئێمە دەستگاکەمان لە فڵان شوێنە ئەو بینایەمان هەیە ینی کە هەیکەلەیەکی بۆ خۆی دروست کرد مۆڵەتێکی ڕسمی وەرەگرێ بەڵام ئێستا کێشە لە ئەمەیان نیە کێشە لە ئەوەیە کە پشتی مۆڵەتەکەی ئەوانی کە ئەیانوێ مۆڵەت وەرنەگرن کار بکەن بەڵام مۆڵەت وەرنەگرن
ئەمە کێشەکانی بۆ دادگا دروست کردو بۆ ئێمەی دروست کردو بۆ شارەکانی دروست کردو بۆ خێزانی دروست کردووە کاتێک زانی لەپڕ پیجێک دروستە بێ ئەم پیجە هیچ زانیاریکی لەسەر نییە کاروان لە ڕێگەیەوە هیچ پیج و سایتێکی بێ باوکو بێ مۆڵەت دانەخراوە داخستن ئەبێت جیهاتی ئەمنی دایخات چکە ئەوەی کە ئێمە یەت بەڕسمی خۆی ئەناسێنێت مۆڵەتێک وەرەگرێت کە خۆی ناسان کەواتە نیەتی خراپی نییە یەت مۆڵەت وەرەگرێت ناوەکان ئەهێنێت ئەڵێ ئەمە خاوەنی امتیازەکەتە ئەمە سەرنووسەرەکەیە ئەمە تیمەکەیە ئەمە شوێنەکەیە و پرانسیپی کارکردنمان بریتە لە 1 2 3 4 5 6 ئەو کاتە مۆڵەتێک بەڕسمی وەکو شادە وایە ئەیدێتێ ئەڕوات لە جیهاتی ئەمنی خۆی ئەناسێنێ و مۆرێک دروستەکە کە مۆری دروست ئەبێ بە کەناڵی ڕسمی کەواتە لەو کاتەیە ناتوانێت شتێکی ناتوانین بێگومان ینی کێشەمە لە کوردستانە نزیکەی 200 دانە مۆڵەت هەیە لە وێبسایتەکانە بەڵام بە هەزاران هەیە کە لە پشتی پەردەوە ئیشەکەن و کێشە گەورەکانیش ئەوانن کە مۆڵەتیان نییە و هێشتا مۆڵەتی نایە مۆڵەت دەربێنێ بۆ لەبەری بتوانێت ئەو تەشیرە بکات بتوانێت ئەو قسانە بکات بتوانێت پەلاماری ئەم و پەلاماری ئەو پەلاماری ئەم بە ئەمە کێشەیەکی دروست کردو ئێستا لە سەرانسەری جیهانە بە تایبەتی لای ئێمە وڵاتانی تر کەمتر بەڵام نیسبەتی کوردستان و بەداخەوە ئەڵێم کە کێشەیەکی گەوری دروست کردو هەم بۆ دادگاکان هەم بۆ ئێمە و وەکو سندیکە هەم بۆ خەڵک یعنی بۆ ئامی خەڵک تۆ ئاگات لە خۆت نییە کاتێکە زانی ناوت لە پیجێکە بڵاو کراوەتەوە بە ئارەزوی خۆی کابرات پەڕ و باڵی پێوە نێشتی کە ئەڕووی بەدوایە ئەگەڕێ نەخاوەنی هەیە نەزانی لەکوێوەی ئەمە یەکێکە لەو کێشانی کە ئەکرێ بە ئارەزوی خۆیان و خەڵکانی کە ئیکەن هەنێکی مەبەزدارە هەنێکی لە نەزانینەوەی بەڵام بە شێوێ لە شێوەکان ئەوەی کە ئێستا گوزەراوە ئەگوزارێت پاشاگردانیە و ئێمە ئەمانەوێت ئەو پاشاگردانێ بە شێوەیەک لە شێوەکان کۆنتترۆل کەواتە بۆتە هۆی بڵاوکردنەوەی ترس و دڵاڕاوکێش لە ناو حاڵاتیاندا بێگومان من پێ دەڵێم یانی ئەگەر تۆ هیچت نەکرد بێت لەسەر دەنووسن شتێکی باش ئەەکەی دەرئەکەویت بەرنمەیەکت هەیە هەر لەسەر دەنووسن یانی تۆ ناکرێت دڵی خەڵک هەموو ڕازیکەی ئەو خەڵکەش بە دەرگاوانی وجدانە تێ نەپەڕیون ینی ڕۆژنامە نووز نین هەنێکیان خەڵکێکی ئاساین هەنێکیان گەنجێکە مەسەرن متحامیسا هەنێکیان بە پاری لایەنێکی کە لەسەر لایەنێکی کە ئەنووسن ئەم بزنسمان لەسەر ئەوە نووسێ ئەم شار لەسەر ئەو شار ئەنووسێ ئەم حیزب لەسەر وای لێ هاتووە ینی تۆ هەر کاتێک کە بە ڕاستە گوزەری جادەیەکە تێپەڕی کاتێکە زانی لەوانەیە ڕسمەکەت و بابەتێک لەسەر تۆ نووسرا بێت و بڵاو کرای بێتەوە بەبێ خۆت ئاگاد دەبێت بەبێ هیچ تاوانێکت هەبێت بێ هیچ تۆمەتێکی هەبێ بکەوتە ناو حوزی سۆشیال میدیاوە کە ئێستا ئەتوانم بڵێم زۆرترین کەیسەکان زۆرترین بگرە و بەردەی ناو محکەمە و بنکەکانی پۆلیس لەو کەیسانە کە لە سۆشیال میدیاوە دروستە بە حڕێک لێرەیە بۆستین و باس لە بڕیارەکەی دادگای سلێمانی بکەین ئەم بڕیارە چۆن هەڵەسەنگێنن وەکو سندیکە و ئەمە گرنگی لە چیایە وەکە دادگایەک تایبەت کراوە بە کەیسی ڕۆژنامە نووسان و بەڕاستی کەیسی ڕۆژنامە نووسان ئەو نە زۆرەکە دادگایەکی بۆ تەرخام کرێکە تایبەت بێ بە ئەم کەیسانە کۆسار ئەمە لەسەر داوای ئێمەی ڕۆژنامە نووس بوو ئەنی ئێمە دەمێک ساڵە داواکەین کە پێم وتیکە ژماری کەیسەکان زۆر بوو کە شکات و شکاتکاری زۆر بوو پێویستە بابنە پرەنسیپێکی چارەسەریشی هەبێ ئێمە داوامان کرد لە دادگای عام بۆ کوردستان کە دادگایەکمان بۆ تەخسیسکەن یعنی بۆ تایبەتکەن بۆ سەرانسەری کوردستان بەڵام وتیان ئەمە نابێت زۆری ئەوێ موافقەت و ئەم سەر و ئەو سەر و ئەم شتانی ئەوێ هەفتی پێشوو دانیشتێکی کەمان کرد لەگەڵ سەرۆکی دادگای تێڵچوونەوە لەگەڵ داواکاری گشتی لەگەڵ لایەنە بابڵێن ئیداریەکانی شاری سلێمانی کۆمەڵێک ڕۆژنامە نووس ئێمە و سەنتەری میترۆ بووین جارێکە داواکەمان خستەوە بەردەستیان کە ئێمە فریا ناکەوین کەیسەکان زۆر زۆرن سکاڵا زۆرە خەبیرەکان فریا ناکەون شارەزاکانی دادگا جانب کا قوبادیش جگری سەرۆکی حکوومەت لەناو کۆبوونەوەکەی بوو پژگیری خۆی بۆ پێشنیارەکەی ئێمە دەربڕی ئەکرێت چارەسەرێک بدۆزینەوە کە وای لێ هاتی بێت کارگەشت بێت ئەوەی کە کەیسەکانەوە نەزۆر بن سەرۆکی دادگای تێگەڵچوونەوە خۆشبەختانە چارەسەرێکی بۆ دۆزینەوە ئەم چارەسەرێکی ئێستا دادگایەکی تایبەتمەند یعنی مختص نەک خاص ئەمە عەرەبیەکەی واڵێ کوردیەکەی ئێڵە تایبەت و تایبەتمەند ئەتوانین لە سنووری سلێمانیا بۆتان دیاری بکەین کەیسەکانی ڕۆژنامە نووسی هەمووی بڕاتە ئەوێ ئێمە تا حدێک چارەسەری ئیشەکەی ئێمە ئەکا بۆ سلێمانی بەڵام ئیشارەکانی کە ئێمە خۆشبەختانە توانین بڵێن لە سلێمانی لە سیانزەی سێوە کە بڕیارەکە دەرچووە جێبەجێ ئەکرێت هەر کەیسێک
خوا نەخواستە ئێوە کە ڕۆژنامەنووسن ئەگەر کێشەیەکتان هەبێت سکاڵایەکتان کە بێت سکاڵایەکتان لێکرابێت لە جاتی بڕۆنە بەردەم مەسەڵەن دادگای هەر دادگایەکی کە دادگای تایبەتی خۆت ئەڕۆیتە دادگای یەکی لێکۆڵینەوە بۆ بە دوواداچوونیش هەم دیسان دادگایەکی تریان بۆ داناوینە سلێمانی کە دادگای شەشی کەتنە کەواتە ئیشەکانی ئێمە لە سلێمانی لەسەر چوارچەوەی بابڵی میدیا و ڕۆژنامەنووسان خرایە ناو ئەو دادگایەوە ئەمە زۆر باشە ئەو دادوەرە باگراوندێک پیاکات نەوچاوەکان ئەناسێتەوە لەسەر خەت ئەبێت لەگەڵ ئێمە و کوسەندیکای ڕۆژنامەنووسان لەگەڵ پارێزەرەکان لەگەڵ شارەزاکان کەواتە تۆ چیەکی کۆمەڵە لە کێشەکانمان چارەسەر کرد و ئەو داواکاریە کە بەم شێوەیە بوو ئێمە چارەسەر کرا لەسەر داوای زۆربەی هەرزۆی لە ڕۆژنامەنووسان بوو لەگەڵ ئەوەی کە پشگیرەکەمان لەلایەن کاقوباد و دادگای سلێمانیش خۆشبەختانە هاتە پێشەوە بەم شێوە چارەسەری کرد کە ئێستا ئەتوانم بڵێم خۆشبەختانە بێترس کە ڕۆژنامەنووسێک ئەڕاتە بەردەمی دادوەر لە پێش ئەمەوەیان حسابی تۆمەتبارێکی گەوری بۆ ناکرێت بۆ لەبەر ئەم دادوەرە ئەزانێکە بنەماکانی کاری بڵاوکردنەوە چییە پرەنسیپەکانی میدیا لەکۆ دەست پێکات تا چەند ڕۆژنامەنووس بۆی هەیە و تا چەند بۆی نییە ئەو بیریشت نەچێ ئەم مۆزوعە دوولایەنە جاری وهەیە ڕۆژنامەنووسەکانیان ئیستیغلالی ئەو حاڵەتەکەن کە ئەڕۆنە بەردەم دادوەرێکەوە کە وەک ڕۆژنامەنووس خۆی ئەناسێنێ ڕۆژنامەنووس نییە بابەتێک بۆ خۆی دروستەکە نەقەوماوە بۆ لەبەری دادوەرەکان دادوەری گشتین بەڵام ێستا لەمە دو ئەو دادوەرە تایبەتەکە کەیسێگێتە بەردەستی زیاتر شارەزایە لەوەی کە نەتوانێت ڕۆژنامەنووسەکەش ئیدعای ئەوە بکات کە مەسەڵەڵی لێم دراوە بەڵام وەرە بزانام کامێرەکان و بەڵگەکان و ئەمانێکی سەوکو ئەم چەند حاڵەتێکە لە هەفتەی پێش و پێشسەر ئەوش دامنەوە بۆکو بابەتێکتر باسی باشە بەس کاروان بۆچی ئەڵێ لەو بڕیاری دادگای سلێمانیە هاتووە کە ئەڵێ کار بە تەواوەتی کار بە یاسای 35 ڕۆژنامەگەری ساڵی 2007 کرێ ینی دیاری کردووە ئەوەیەکی لە خاڵە باشەکانیش ئەوەیە کە ئێمە و یاسایمان هەیە پێڵن تاجی یاساکانی کوردستان یاسایەکی زۆر باشە یاسایەکە ئازادی تیا فراهەم کراوە بەڵام لە هەنی حاڵەتە ئەم یاسایە جێبەجێ نابێت لە چەند لەکەم حاڵەتە بۆ نمونە سوۆشیال میدیارنا ئەو یاسایە ناوی نەهاتووە ئەو یاسای ساڵی 2007 دەرچووە کە لە 2007 تا سوۆشیال میدیا و میدیا ئەلکترۆنی نەبووە کە ناوی نەهاتووە ئەگەر ڕۆژنامەنووسێک کیسێکی سوۆشیال میدیا هەبێت دادوەر چی بکە ینی نازانێت پەنا بۆ چۆ بەرێ ئەڕوات یان یاسای سزادانی عێراقی هێنێ بەکاری ئەهێنێ یان یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە 1969 یاساکەی عێراق ئەوی تریشمان ساڵی 2008 کە باسی تیاکرا بەڵام ئێستا لەم و دوڵێم لە چوارچووی ئەم یاسایە بێت با سوۆشیال میدیاش بێت با میدیا ئەلکترۆنیش بێت کە هاتوو لە چوارچەوەی یاسا گشتەکەیە بوو کۆمەڵی کێشی تریشمان بۆ چارەسەرەکە بۆ لەبەرەی ئەو یاسایی خراپ بەکارهێنانی ئامێرەکان بۆ ڕۆژنامەنووس نەنووسراوە بۆ خەڵک نووسراوە بۆ عامی خەڵک بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە لە مۆبایل و تەحڕۆشەکەن خەڵک بێزارەکەن کە ئەو یاسایە دانرا کاتی خۆ یاسای ژمارە 6 ساڵی 2008 بۆ ئەوە دانراوە ئێستا کە دادوەرەکان بڕۆن ئەو یاسایە جێبەجێ بکەن ئەو یاسای حکومدانی تایە بەڵام یاسای کاری ڕۆژنامەنووسی حکومدانی تیانە و غەرامی مادی تایە مادەکەش بە پێوەی کە حاکم دیاریەکات لە ملیۆنێکەوە بۆ 5 ملیۆن دەستنیشانەکرێت ئەمە دوو وینی باشی لایەنەکەیە لایەنی یەکەم کە تایبەتمەندکردنی دادگای سلێمانی دادگایەکی تایبەت دوو یاساکان بکرێت بە چوارچێوی ئەو یاسایی کە بۆ ڕۆژنامەنووس نووسراوە کە ئێمە هەموو جارێک باسی ئەەکەین کە لە ساڵی 2007 یاساکە دانرا خەڵک قسەی لەسەر کرد یاسایەکی زۆر مۆدێرنە زۆر نەرمە ینی مافی هەم خەڵکی تایە وەرگر هەم مافی ڕۆژنامەنووسیشی تایە هەردوو لایەنەکەی تیا ڕەچاو کراوە و سزاکانیشی سزای مادین و ینی ئەوە نییە کە ڕۆژنامەنووس بگیرێ بکرێتە ژوورەوە کەلە بچە بکرێ ئەمانە سلێمانی دەست پێشخەرە لە زۆر شتا دەست پێشخەر بوو لەمە شەهر دەست پێشخەری کرد هەم بۆ ئەوەی کە دادگاکەی تایبەت کرد هەم بۆ ئەوەی کە داوای کردو سەرۆکی دادگای تێڵچوونەوە کە کەیسەکان بخرێنەوە سەر ئەو مادەی کە بۆ ڕۆژنامەنووسەکان نووسراوە بۆ ئێمە و بۆ ئێوە نووسراوە بۆ ڕۆژنامەنووسانی کە ئێستا خەریکە کار لە کار دەرئەچێت کەڵم کار لە کار دەرەچانی بۆ نمونە بەنای ڕۆژنامەنووسی شت زۆرەکرێ من ئێساتێ من دوێنێش لە کەناڵێککە باسی ئەوم کردووە ینی بە کوردواتەنی گەشتۆتە ئێرەمان بەنای ڕۆژنامەنووسیەوە پارەوەرەگیریە بەنای ڕۆژنامەنووسیەوە هەڕەشە ئەکرێ بەنای ڕۆژنامەنووسیەوە داوای کارتی مۆبایل ئەکرێ بەنای ڕۆژنامەنووسیەوە تەلەفۆن بۆ خەڵک ئەکرێ بەڵام ڕۆژنامەنووسیش بێتاوانە لەم گوناه باشە چۆن بتوانین ڕێ لەمانە بگرین ئەمە کێشەکەی ئێمەش ئەمانەی ڕێ لەمانە بگرین ئەمە هەنگاوی یەکەم ئەم دادگایە کۆمەڵێک لە کێشەکانمان چارەسەرەکەن کۆمەڵێک هەمووینە دووهەم داوامان کردووە کە یاسایەک یان پرۆژه یاسایەک پێشکەش بکەین کە تایبەت بێ بە سوۆشیال میدیا و بە میدیا ئەلکترۆنی ئەگەر یاسایەکی تایبەتمان بم حاڵەتانە هەبێ ڕۆژنامەنووس ناتوانێت بێت
بە ناوی سوشال میدیاوە داوای ئەوەی کە ئێستا باسم کرد ئەو حاڵەتانە بەداخەوەڵم کە ئەمانە حاڵەتی زۆر نەبوونجاون یان بڵێ من کەلوپەلم لێ وەرگیراوە کەلوپەلی وەرنەگیراوە بڵێ لێم دراوە لی نەدرابێت ئەمانش هەیە ئێمە لایەنەکە دوولایەنە پێشتر ئێمە سێ شارەزامان هەبوو لە دادگای سلێمانی ئەم سێ شارەزای فرێک کیسەکان نەکەوتن ئێستا حەڤە شارەزام داناوە من تەنها بۆ سلێمانی کە سوێنیان خواردووە و باجیان پێەیە کەیسەکان ئەڕاتەوە بەردەستی ئەوان سوێنیان خواردووە تەنها لایحە نووسنەوەی خەنەوە بەردەستی حاکم بە حەڤەکەشەوە فریان ناکەون پێشتر یەک نوێنەری یاساییمان هەبوو لە سلێمانی ئێستا دوانمان هەیە ئێستا دوانەکە بە تەمام 15 بۆ 20 دانێکدا هۆکاری ئەو ڕێژە زۆری سکاڵاکردن و دەستگیرکردن و کێشەی ڕۆژنامەنووسان بۆچی دەگەڕێتەوە بۆ ئەوە گەڕێتەوە کە ئێستا سوشال میدیا لێشاوە پاشاگردانیە نە من کۆنتترۆڵم پێکرێت نە ئاسایش نە پۆلیس نە بۆ لەبەرەوەی هەمووی شت ئەنووسێ هەمووی شت بڵاو ئەکاتەوە هەمووشی لێرە سنووری نووسین ئازادە بەڵام خۆ ئازادی ئەو ڕقی بە ناوخۆی ئەوەی کە پێوترێت دەرگاوان لە مێشی ڕۆژنامەنووسا لە مێشی کابرای سوشال میدیا نییە تۆ ڕۆژنامە نووسی تۆ بە پرەنسیپێکی دیاریکرا و کاری خۆتەکەی سوێنێکت خواردووە کە تەخەڕوجت کردووە کە دەست کردووە بە ئیشکردن کە لەگەڵ کەناڵەکەیان دائنیشی گرێبەسی کرد ئیمزا کردووە بە پێ ئەو گرێبەستە هەموو شتێک ناتوانانی بڵی ڕۆژنامە نووس ناتوانێت هەموو شتێک بڵێ بەڵام سوشال میدیا هەموو شتێک هەموو شتێکی وت ئەمە دەرەنجامەکەیەتی کە سەر مێزەکەی من لە سندیکا باوەڕتان هەبێ ئەمەنە وەرەقە و ئەمەنە نووسراوی فرسەتە مادام لێری با کۆمەڵی پرسیاری تر بکەین کاتیشمان کەمەوە لە ماوەی ڕابردووە چەند ڕۆژنامەنووسێک دەستگیر کرانەوە هەڵایەکی گەورەی لەسەرنرایەوە یەکەم کەس جەناب بوو وەکو سەرۆکی لقی سندیکای ڕۆژنامەنووسان کە سەردانی ئەو ڕۆژنامەنووسانت کرد و هەفتەی ڕابردوو ژوێنەیەکتان بڵاو بۆ لە زیندان لەگەڵ نوێنەری لقی مافی مرۆڤی کوردستان کەیسەکان بەکوێ گەیشتووە و کەیسەکان چی بوو یان ئەگەر بکری ئاشکرای بکەیت و معلوماتە هەبێت ئێمە ڕۆژانە ڕۆژنامەنووسەکان ئەچنە بەردەمی دادوەر ئەمە نابێت بە هەواڵ بۆ لەبەروی ئاسایی یانیشتی ڕۆژانەی هەموو ڕۆژێک سکاڵاکان ئەچنە بەردەمی بنکی پۆلیس لە بنکی پۆلیس و ئاێنێرە بۆ بەردەمی دادگا داوای ڕێی ئێمە ئەک ئێمەش لە ڕێگەی شارەزاکانەوە ڕێیەکان ئەخێنەوە بەردەستیدا ئەمە یانی ئیشی ڕۆژانەی سلێمانی ئاواهی بەڵام هەنێک کەیس هەیە لا ئەیات کە لا یا ئەبێ بە مۆزوع ئەبێ بە هەواڵ ڕۆژنامەنووسەکە ئەبێ بە هەواڵ بۆ نمونە یەک لەوانە ئەم کەیسی کە ئێستا هەڵایەکی لەسەر دروست بووە مادەکە مادەیەکی ڕۆژنامەنووسی نییە مادەکە مادەیەکی عێراقیە 433 سزادانی عێراقیە کە کۆمەڵی سکاڵا لەسەر ڕۆژنامەنووسێکی دیاریکراو هەیە لە شوێنێکە کاریان کردووە کە مۆڵەتی نەبووە ئەو دەستگایی کە کاری تیا کردو مۆڵەتی وەرنەگرتووە ئەوشی کە کردوێتی پێدانی زانیاری ناڕاز بەلایەنی نابەرپرس ینی ترە خۆت ئەبێت تێبگەی زانیاری ناڕاز بەلایەنی نابەرپرس ناچێتە خانی میدیاوە بۆ لە 4 ڕۆژنامەنووس بوون کە دەزیر کران بەڵام سییانیان دوای 2 ڕۆژ ئازادکران ئەوەی کە ماوەتەوە ئێستا یەک ڕۆژنامەنووسیانە لە لێکۆڵینەوەیە من هیوادارم داوامان کردو بە ڕسمی لە ڕێگەی پارێزەرەکانمان و کە ئەویش بتوانین هیچ نەبێت کە لێکۆڵینەوەکەی لەگەڵ کراچووکە لێکۆڵینەوەکەی ورد بووەتەوە بابەتی زۆری تێ هاتووە کە بابەتەکان میدیایی نین ئێساتێ ئەو دادوەرەش کە لێکۆڵینەوەیان لەگەڵ ئەکەن کە گەشتە خاڵی کۆتایی و زانیاریەکان و لێکۆڵینەوەکە تەواو بوو تەسەورەکەم بیان بە کەفارەت و ئێمە بتوانین کەفارەتی ئەو بکەین لە ڕێگەی یا خۆمەوە یان لە ڕێگەی نوێنەری یاساییەکانی لقی سلێمانی و هیوادارین بێتە دەر بەڵام داواکارم کە ڕۆژنامەنووسان دەست بۆ بابەتێکە بن بزانن سنووری ڕۆژنامەنووسی دیاری کراوە هەموو شتێک ڕەهانیە هەموو شتێک کراوە نیە لە دنیا ڕۆژنامەنووسیات چونکە بۆ لە بەرەوەی یاساکانیش ڕەحم بە ڕۆژنامەنووس ناکەن ڕەحم بۆ ناکەن کە بەناوی ڕۆژنامەنووسی و کاری خوا نەخواسە کاری ئەوەی کە پێوترێت کاری لا بەلایی کاکاروان بە کورتێگەر جواب بێتەوە ئەتوانین بڵین لە سلێمانیە بەپێی ئەو ئازادیە زۆرەی کە هەیە کە ڕۆژنامەنووسەکەی ژیرێ و ئەم هەڵا گەوری لەسەر دروستە بێت لەبەرەوەی لە ناوچەکانی تر بەڕاستی لە هەرێمی کوردستانە ینی جیاوازێکی زۆر هەیە لە میدیا و لە ڕۆکاری ڕۆژنامەنووسیا لە شاری سلێمانی و لە شارەکانی تر یعنی من نەبێ بە جیاکاری بەڵام ئازادیەکە وایە نزیکە 72 ڕۆژنامەنووس لە دەڤەری بادینان و هەولێر پێکەوە محکەمە کران دادگایی کران 72 کەس بوون چالەکوانی مەدەنی و ڕۆژنامەنووسەمانە زۆر ئاسایی هات و ڕۆژ و حکمیش دران کەڵم حکم درانیانی ئێستا تا ئێستش ڕۆژنامەنووسیان هەیە هێشتا لە حکومەکەیەتی سلێمانی هەم کەیسەکانی زۆرە هەم ئازادیەکەی زۆرە هەم ڕەخنەگرتنی زۆر هەم خۆپیشاندانی زۆرە هەم مانگرتنی زۆر ینی هەموو شتەکان هەموو پرەنسیپەکانی داواکردنی ئازادی لە سلێمانیا هەیە بۆ لەبەرەوەی کە هەڵاکە زۆرتر بێت بەرێککەوتنی زیاترێت ژمارەی کەیسەکانی سلێمانی
لە مایەکە سلێمانی بەقەدر سەرانسەری هەموو کوردستان کەیسی ئەمەش بابەتێکی زۆر تەندروستە من دڵم خۆشە بۆ ڕاستم من زۆر هیلاگە بم تیمەکەمان هیلاگە بێ پارێزەرەکان هیلاکە بێ بەڵام ئەگەر ئەوە نەبێت ڕۆژنامە نووس ناتوانێت قسە بکات لەو حاڵەتە قسە ئەکا ڕخنە ئەگرێ بەڵام بۆیە سکاڵای لێکرێت سکاڵەکانیش ڕۆژانە لە سەدان 90 سکاڵەکان دێت و ئەڕات ئاسایی ئەڕات ئیشی خۆی یعنی با بڵێن ڕێچکەی خۆی گرتووەتە بەر بەڵام کە حاڵەتێکی ئاوا دروست دەبێت بەنای ڕۆژنامە نووسیەوە بابەتێک دروستە بێت ئێستا تقریبا خەڵک گەشتە ئەو قەناعەتی تاکی کورد ئەزانێت کە کام بابەتە مەبەستێکی خراپی لە پشتە و کام بابەتەش بابەتێکی میدیایە ئەمەی کە لە سلێمانی ڕوو من زۆر بە تەندروستی ئەزانم ئەوە باشترە سکاڵا و سکاڵاکاری هەبێ هەتاوەکەوەی کە خوا نەخواستە کەیسێکی تیرۆی ڕۆژنامە نووسانەوەی ڕۆژنامە نووسی بێنی گولێبنی بەناو دەمیەوە ڕۆژنامە نووسی بیاری دەست و پەنجەی بشێنی تو فڕێتە سەرجادا ئێستاش ڕۆژنامە نووس بگیرێت و قەزەیەکی تری بۆ تا ئێستا 5 کەیسی تیرۆی ڕۆژنامە نووسی لە کوردستانی خۆمانە هەیە یەک تاقەکە دەستگیر کراوە تەنها بە کوژی کاوە گەرمیانی لە گەرمیان کاویش حکمی مؤبەد درراوە داتایی چوار بۆ کوژەکەی تر کە لە دهۆک و لە هەولێر و لە کەرکووکن تایسە کەسیان دەزیر نەکراون یعنی ئەمە خاڵێکی نەنگی ناشرینە سلێمانی قەچێکە با 100 کەیسی محکەمەت هەبێ هەموو پارێزەرەکان هەموو شارەزەکان هەمومان مەشغوڵە بین ڕاستە بەڵام لە سواز بۆ خواکە تا ئێستا هیچ ڕۆژنامە نووسێک تیرۆر نەکراوە لە سلێمانی ئەمە جێگەی شانازیە سلێمانی ئەبێ بە خاڵی دەستپێک بۆ ئەوەی کە دادگایەک تایبەت بکات ئەرە بێ بە خاڵی سلێمانی ئەبێ بە نقطەی خاڵی وەرچەرخانی ئەوەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەڵێن ئەوان ئازادی لە ژینگەی سلێمانیا زیاترە ئەمە بۆ ئێمە و بۆ ئێوە بۆ هەموو خەڵکی شارەکە جێگەی شانازیە و هیوادارم کۆمەڵێک بەناو ڕۆژنامە نووس نێن ئەم ئازادی لە ئێمە تێک بن و سی خوڕی تێکەڵی کاری ڕۆژنامە نووسی بکەن بە دەردی ئەڵێ هەم شیشەکەش بسووتێ هەم کەباب دەستەکان خۆشەکە کاروان زۆر سپاس بۆ کاروان ئەنوەر سەرۆکی لقی سلێمانی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان کامبانێ لە ستۆدیۆ لە گەڵمانە.